وەکەزانین کە ئێستا سۆشیال میدیا و مۆبایلی زیرەک و گۆڕینەوەی نامە لە ڕێ ئەوە زۆر بووە بەڵام هەنێ جار ئەو وشانەی کە ئێمە ئەینێرین لەوانەیە وشێکی پێڕۆح نەتوانێت هەستی خۆمان دەرببڕێ بۆیە هەنێ جار بۆ جوانکاری و بۆ دەربڕینی هەستی خۆمان لە وشانە ئیمۆجیەکان بەکار ئەهێنین جا ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئیمۆجیشە بابزین و ئیمۆجیانی کێمە بەکاریان ئەهێنین بە شێوازێکی دروست بەکاریان ئەهێنین ئایا تا چون ئێمە هۆشیارین لە بەکارهێنانی و ئیمۆجیانە ڕۆنزە جار هەبوو بە هەڵەتێک کەوتوینە بەکارهێنانی ئیمۆجیەکانە یاخود ئەو ڕاکدانەی کە ئەیکەین جا بۆ مەبەستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و مێژووی دروستبوونی ئیمۆجی و چۆنەتی بەکارهێنانی ئێمە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەوزاد ئەحمەد ئەسوەدمان کردووە وەک نووسەر و مامۆستای زانکۆ مامۆستا بەخێر بێیت سڵاو دەبێ مامۆستا بەخێر بێیت مامۆستا سەرەتا پێمان بڵێیت مێژووی ئیمۆجی چییە؟ مێژوەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئیمۆجی تەمان ئێمە بە بۆنەی ئەوەی ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئیمۆجیە پێ قسە لەسەر ئیمۆجیەکەین ڕۆژی جیهانی زۆر دیاردە و ڕووداو هەیە بۆ نمونە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ ڕۆژی جیهانی ژن ڕۆژی جیهانی مناڵ ڕۆژی جیهانی ئەمانە تا ئەندازەیە کۆنن بەڵام ڕۆژی جیهانی شتی تازاتەوە ئارەوە بۆ نمونە ڕۆژی جیهانی دایک ڕۆژی جیهانی باوک ڕۆژی جیهانی پەیوەندی ڕۆژی جیهانی بەختەوەری ڕۆژی جیهانی یۆگا کە ماوەیەک لەمە پێش وازم 2 هەفتە لەمە پێش ڕۆژی جیهانی یۆگا بوو هەموو ئەمانە تازەن من نامیلکەیەکم هەیە هەموو ئەو شتانەی تایە ڕۆژی جیهانی بڵین ئەم لەم چەند ڕۆژیان ڕۆژی جیهانی کەبابیشمان هەبوو چیمانە ڕۆژی جیهانی کەباب من نەمزانی ڕۆژی جیهانی کەبابە بێویش بۆنە بەڵام ئاخر ڕۆژی جیهانی وابزانام یۆگا بوو لەو نامیلکەی منە ئەم ئەمەیتیانە یۆگا یان ڕۆژی جیهانی ئیمۆجی کە ئەمڕۆیە بۆ لەبەرەوەی ئەم دیاردانەیە ئەم حاڵەتانەیە ئەم دۆخەیە ئەم ڕووداوە زۆر تازەیە ڕۆژی جیهانی ئیمۆجی لەو کتێبانە نییە خۆی ئیمۆجی ماناکەی یان ئیمۆجی واتای چییە واتە وێنەی هێمایی وێنەیەک هێما بۆ شتێکەکە خۆی ئەم وشەیە لە منەڕەتە ژاپۆنیە یابانیە بڵین زانایکی ژاپۆنی ئەمەدانەوە ئیمۆجی ئی خۆی هەنێجا لە ئینگلیزانە ئی بەڵام لە ژاپۆنیە ئی بۆ چۆنەڵی ژانگ جیانگ پۆ لە ناوی یابانی ئەمیش وە ئیمۆجی ئەمە دوای کە ئەبێ بە ئەنگلیزی و فڕەنسی بێ بە ئیمۆژی ئیماج وی ئیمەیج یعنی وێنە لە کوردیشە ئێماڵین ئیماژ یا ئاماژە ئاماژانی ئیشارە لە زمانی کوردی بەڵام بڵێن نزیکە بە لە ئیمەیج یا لە تەنانەت ئیمۆجی وشە ژاپۆنیەکە ئیمۆجی ئی واتە وێنە مۆجی واتە هێما یا دەلالەت یا مانە بۆی ئەوترێ وێنەی هێمایی یا وێنەی مانادار وێنەیەک مانادار بێ و ئەمە ئێستا لە فەیسبوک و بەتابەتی لە فەیسبوک بێگومان لە فەیسبوک لە ئینستاگرام لە تویتەر لە واتساپ لە نازام ئەم شتانی کە ئێستا زۆر بە ئەندازیشی زۆر بەکاردێت ئەمانە هەر هەمووی ئیمۆجی تایبەتی خۆیانەیە کەواتە ئیمۆجی واتە وێنەی هێماییان وێنەی نازارەکی واتای نازارەکی خۆی یا وشەی نازارەکی خۆی هەموو وشەیەک لە وتنەوە وتون نطقەوەیە بەڵام ئەم وێنانە وێنەیەکە یا وشەیەکە نازارەکی خۆی ئەمە کۆنە لە ڕاستیە کۆن یانی وەختە بڵێم لە سەرەتای سەدەی بیستەم و لەمانەیە لە سەردەمە کۆنەکانە وێنەی هێمایی هەر هەبووە بۆ نمونە چۆن بەکار هاتووە بەڵێ بڵێ ئەمە چییە؟ سەرکەوتن ڤیکتۆری یعنی ئەمە لە کۆنەوە هەبووە ڤی بە مانای سەرکەوتنیان ئیشارەی مروری ئاماژەی هاتوچۆکان ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ئیمۆجین بەڵام لە کۆتایەکانی سەدەی بیستە و وەختە بڵێم بەکارهاتوە لایکشمانەوە لایکیش هەر لە کۆنەوە لایک ئەمە تازەترینیانە تەمان ئەمەش ڕاستەکەی تا ئەندازەیە کۆنە یان ئەمە ینی ئۆکەی ئەمانە ئیمۆجین بەڵام دەلالاتی کورتکراوەیشمانەوە ئەمە بۆ زیاتر بۆ هێزە ئەمە سەرکەوتن بەڵێ کاگنامۆمان لابوو لە پاڵۆنەتێکە بەشداری کردو سەرکەوتنی بەدەسێناوە متمانە بە خۆبوون و سەرکەوتن بەڵام زیاتر ئەمە لە عسکەریە لە سەربازیە ئەمە هات سەرکەوتن لە جەنگا لە دوایە ئەنجا ئەمەوێ بڵێم ئەم وشەیە ئیمۆجی کەوتم لە بنەڕەتە ژاپۆنیا لە ڕاستیە لە ساڵی 2000
یعنی لە کۆتایی سەدەی 20 ئەمە زانایشی یابانی ئەم ئیمۆجیانەی داهێناوە یعنی ئەوەی کە ئێستا لە فەیسبووکە زۆر بەکاردێن دەموچاوی یا ڕوخساری بچوو بچوو لەو کاتانە دوای 10 ساڵ کە فەیسبوک بە ئەندازیشی زۆر ئەبێ بڵێن هەموو کەسێک بۆی هەیە بەکاری بێنێ کە فەیسبوک زۆر بە شێوەیەکی بەرین بڵاوە بێتەوە ئەم ئیماجێش لەگەڵ یا شێوەی جیاجێ ئاگاتە سەدان ئیماجی جاران ڕەنگە 75 تا 80 نەگەیشتی بێتە 100 ئیمۆجی بەڵام لە 2010 بە دواوە سەدان وەختە بڵێم زۆر زیاد و ئەوانە یعنی لە 2010 بە ئەندازیشی زۆر سەدان ئیمۆجی بڵاو بێتەوە ئێستا تا ئەم کاتە بە 2500 ئیمۆجی خەم لێدرێ کە ئەمەش هێمایشی وێنەی ئێجگار زۆرە 2500 و لە 2015 ئیمۆجی ئەچێتە ناو فەرهەنگی ئۆکسفۆردەوە یعنی ئەبێ بە بابەتێک بۆچی ئەچێتە ناو فەرهەنگی ئۆکسفۆردەوە لەبەرەوەی بە ئەندازیشی ئێجگار زۆر بەکارێدرێ و ئەبێ بە دیاردەیە کە هەموو کەسێک ئارەزووی لەیەکە و پرۆسەیەکە و پەیوەندی پێواکە و لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە بەکارێنرێ کەواتە ئیمۆجی کە شێوە هەرە باوەکەی ڕوخسارە بچووک بچووکەکانە یەکیان ئەوەی تۆوتت لایک خۆی لایک یعنی چی بەنگلیزی لایک یعنی ئارەزوو یعنی ئارەزوم لەوەیە یا حەزمێتی یا بەدڵمە ئۆکەی بەڵێ نازام ئەمانە هەمووی ماناکەی لایکە کە لە دەستێکا بەکارێنرێ خۆی ئیمۆجیش لە ڕاستیە کورتکراوەی ڕستەیەکە و ڕەنگە پەرەگرافێک بێ و ڕەنگە ڕووداوێک بێ کورتکراوەی یعنی وشەکان یا ڕستەکان یان بابەتێک ڕووداوێک حەزێک خواستێک کورتەکاتەوە لە یەک وێنەی زۆر بچووکە کەواتە ئیمۆجی بریتیە لە دەربڕینی وێنەی یا وێنەیەکی هێمایی بۆ گزارشتکردن بۆ تعبیر لە هەست و نەست و خواستی تۆ نەک هەر هەست و نەستی و خواستی تاکە کەس بەڵکو ڕەنگە گزارش بێ لە ڕووداوێک کە ئێستا ڕەنگە لە بیانی پرسیارەکانی ئەوە ئیماجەکان یا ئیمۆجیەکان یا وێنە هێماییەکان ڕوون کرێتەوە وەکوتم دیارترینیان دەموچاوە بچکۆلەکانە هیچیان پێکردی هیچیانە گریەیان فرمێسکەیشان تا دوایی ئەو دانەی کە زۆر بەهەڵە بەکاریەوەی فرمێسکەکە کە خۆی پێکەنینە فرمێسەکە لە پێکەینە بەڵام زەبەی بەگریان بەکاری ئەوە ئەوترێ لە 2015 زۆرترین ئیمۆجی ئەمە بووە کە بەکار هاتووە لە دوای 2015 ڕەنگە تا ئێساش لەم 5 ساڵەیە ئاخیراوەی کە تو ئاماژە بۆ کرد دەموچاوێک فرمێسکی خۆی خۆی لە دڵخۆشی لە پێکەنینە فرمێسکەکەی فرمێسکی بەختەوەری فرمێسکی شادی یعنی ئەمەنە بەختەوەری خۆی پێکەنین زۆر جار فرمێسکی لەگەڵا تۆ هەم ئەگریت فرمێسک ڕێژی لە کاتی گریانە و هەم لە کاتی پێکەنینێکی زۆرە بەتایبەتی لە هەردوو حاڵەتەکە تۆ زۆر پێ بکەنی فرمێسکێت باشە مامۆستا لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی بەکارهێنانەوە لە نێوان وڵاتە پێشکەوتەکان وڵاتە دووەکەوتەکانە چ جیاوازیەک هەیە لە بەکارهێنانی ئیمۆجیەکان ئەم پرسیارەی تۆ ئەمان باتە سەر ئەوەی کە ئیمۆجی بوتمان ماناکانی جیاوازن چۆن ئەمان باتە سەر چ حاڵەتێک یا ئەو پەیوەندی کە دروستە بێ یا ڕەنگە کێشە و گرفت لە بینی دوو کەوان کێشە و گرفت ڕەنگە هەنێ جار ئیمۆجی کێشە و گرفت دروست بکە ئەشێت لە کۆمەلگای پێشکەوتووە لە کۆمەلگای پیشەسازیە پێشکەوتوەکانە یا ئەوەی لە سۆسیۆلۆژیا لە کۆمەڵناسیە پێوتری کۆمەلگەی کراوە لە کۆمەلگەی کراوەیە هەموو ئیمۆجیەک بە شێوەیەکی ئاسایی بڕوا بۆ نمونە دڵ و گوڵ یعنی باشترینیان دڵ و گوڵە ئەنجا ئاماژەکانی تری ئیمۆجی بەختەوەریە یا ماچە یا نازانم چی دەلالاتی جیاجیە ئەمانە زۆر ئاساین هەم دڵ و گوڵ هەم ماچ هەم نازام ئەمانە لە پەیوەندی کۆمەلگای کراوەیە و لە ئیمۆژی و لە فەیسبوک و لە واتساپ و لە نازان ئێمانە دیاردیشی زۆر ئاساین بە شێویشی زۆر ئاسایی وەرەگیرێ بۆچی لەبەرەوەی لە ژیانی ڕۆژانە لە ژیانی ڕاستەقینەی ژیانی کۆمەلگای پێشکەوتووە و لە پەیوەندیەکانی ژیانی کۆمەڵایەتیە ئەم بابەتانە زۆر ئاساین یعنی پەیوەندی گۆڕینەوەی دڵ و گوڵ و تەنانەت ماچ و ئەمانە پەیوەندیەکان زۆر ئاساین هیچ کێشەیەک دروست ناکات بەڵام لە کۆمەلگەی داخراو لە ڕووی سۆسیۆلۆژیەوە و لە کۆمەلگای دواکەوتوو ئەشێت کۆمەلگاکانی ئێمە لەو کۆمەلگایانە بن لە کۆمەلگای جۆری دووەم بن ئەشێت ئەمە کێشە دروست بکە من تۆ بڵین گەنجێک دڵێکی سوور بۆ کچێگەنێرێ ڕەنگە ئەمە ئاسایی نەبێ یا وەکوتم گوڵ و ماچ و تا دوای ئیمۆجیەکانی تر
ڕەنگە ئەمە وەستانی لەسەر بێ یا کێشە دروستکە زۆر هەم لە بینی ئەو دوو کەسا بەبێ بەوەی زویر بوون و هەم لە ڕووی کۆمەڵایەتی ڕەنگە برایە کەسی کاری خێزان نازام ئەمانە کەواتێ ئمە تا چەند بە هەڵە بەکاری هێنینەم ئەمە ناڵێم ئەمە بە هەڵە تێگەیشتن لەوە و ئەزانی ئەمە ئەمان باتە سەر بابەتێکی تر ڕەنگە درێژە پێشێ ڕەنگە بە پلەی یەکەم پەیوەندی بە فەیسبووکەوە هەبێ لای ئێمە لە کۆمەلگایی داخراوە کۆمەلگایی دواکەوتوو ئەم هەموو پێشکەوتنە گەورانە زۆر بە خێراییەنە ناو ئێمە یعنی لە ناو ئێمە لە کۆمەلگای ئێمە لە ڕووکەشە پێشکەوتنەکان زۆرن و بە خێرایی پێشکەوتنی کۆمەلگایە ئەمانە هەموو بابەتی مۆدێرنن بابەتی ئەم سەردەمەن بەڵام هێشتا ئەقڵیەت و بیرکردنەوە و هوشیاریمان نەگەیشتوەتەوە ئاستا ئەمەش جۆرە دژایەتیەک جۆرە هاوجیەک دروستەکە یعنی بیرکردنەوە و ئەقڵ و تێڕوانینمان هێشتا نەگەیشتەوە ئەو ئاستەی کە مۆدێرنە و پێشکەوتنە گەورەکانی شۆڕشی ئەلکترۆنی ئەیهێنێ کاڵێن شۆڕشی ئەلکترۆنی ئەم لە سێ قۆناغا شۆڕشە گەورەکان هاتوون شۆڕشی مۆدێرنە ئەڵێم یەکەمیان شۆڕشی پیشە سازیە لە کۆتایی سەدەی سەدەی 19 دووەمیان ئەبێ بە شۆڕشی تەکنۆلۆژی سەدەی 20 بەڵام لە سەدەی 21 ئەبێ بە شۆڕشی ئەلکترۆنی طبعاً بە هەموو ئەمانە ئەوترێ شۆڕشی زانستی کە ئەگاتە شۆڕشی ئەلکترۆنی ئەمەنە بە خێرایی یەتە ناو کۆمەلگاکانی ئێمەشەوە کە هێشتا ئەقڵیەتی ئێمە ئەو گۆڕانکاریە گەورەی بەسەر نهاتووە تا ئەندازەیەک تەمان هەیە نەخێر قوبوڵیە کاوەریەگرێ ئەمە ئەبێتە هۆی کێشە لە ڕاستیە لە کۆمەلگای ئێمە و لێکەوتەی تری زۆر لێ ئەبێتەوە هەتا لە ڕوانگەی فەلسەفیشەوە یعنی بەشێک لە فەیلسوفان بەشێک لە بیرمەندان بەشێک لە ڕووناکبیران ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی تۆڕی پەیوەندی کۆمەڵایەتی لە فەیسبوک و لە ئینتەرنێت و ئەمانە ڕەتەکەنەوە پێیان وایە بەکارهێنانی فەیسبوک و ئینتەرنێت بەم شێوە فراوانیە و نەمان نەبوونی سنوورەوەی کە نیوەی بەشەریەت ئەمڕۆ فەیسبوک ئینتەرنێت بەکارهێنێ وەختە بڵێن 4 ملیار کەس چۆتە ناو تۆڕی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە و ئیمۆجی بەکارهێنن ئەمانە هەندێک لە ڕووی بڵێ ئەگەیوتان فەلسەفیەوە عەفوو ڕەتکراوە بەڵام بەشێکی زۆری فەیلسوفان بە دیاردەیەکی زۆر ئاسایی و پێشکەوتوو بە دیاردەیەکی بە مافی هەموو کەسیشی ئێزانن هەموو کەسێک بۆی هەیە بە شێوەی جیاجیا تعبیر لە خۆی بکە ئەمە پێشکەوتنە گەورەکانی کۆمەلگایە ئەمە شۆڕشی ئەلکترۆنیە کە ماف بە هەموو کەسێکە دات بۆ نمونە پاولۆ کۆیلۆ ئومبرتۆ ئیکۆ ئەمانە ئەوانن کە ئەم بوارە ئەڕەخسێنن بۆ هەموو کەسێک ڕەنگە هەندێک لە فەیلسوفەکان هابرماز نازان بیرم نەماوەچێ ئەمانە ئەڵێن پەیوەندی ئەشێوێنێ و فکر فەلسەفە شێوێنراوە بەڵام ویتر ئەڵێن نەخێر بە پێچەوانەوە بوار بۆ هەموو کەسێکە کاتەوە ئەم بابەتانە بەکاربێنێ و معریفەی فراوانتر بێتەوە و بەڕاستیش من ئاماژەم بۆ ئەوە کرد وتم ڕەنگە کێشە لێکەوتەی کۆمەڵایەتی دروست بێ بەڵام ئیمۆجی و فەیسبوک و ئینتەرنێت و ئەمانە ڕۆلی زۆر بووە لە کرانەوەی هوشیاری تاکەکانی کۆمەلگای ئێمە ئەو گۆڕانکاریانی کە پەیوەندی بە ئاسایی بێ لە نێوان کچ و کوڕا ئاساییە گۆڕانکاری لە پەیوەندیەکانە لە ڕێی ئیمۆجیەوە بە حاڵەتیشی ئاسایی وەرگیراوە ڕەنگە ئەمە لە سەرەتاکانە دڵ و گوڵ و ماچ و ئەمانە کێشەی لێکەوتێت بەڵام ئێستا تا ئەندازەیەک خەریکە ئاسایی بێتەوە و ڕەنگە لە ساڵانی داهاتوو ئەم بابەتانە زۆر ئاسایی بنەوە زۆر باش مامۆستا ڕەوان لەوانەیە هەرێکەمان بینە لایەن شێسە تێبینی ئەویان کرد بە کاتێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان پۆستەکەکرێ جاری وایە ڕووداوێکی ناخۆشە کەسێکی لە دەستیاوە یان نەخۆشیەکە بەڵامە بینین لایکی بۆ کەنیا هەنێجا دڵەکەی بۆنێن ئایا تا چەند ئێمە بە هەڵە ئیمۆجەکان بەکارهێنین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئافرم ئەم پرسیارە ڕەنگە بۆ ئەو بچێ بڵێ فەیسبوک و ئیمۆجی بە تایبەتی لە فەیسبوک و واتساپ و ئەمانە تۆ بە یەکەم بە چه هوشیارێکەوە بەکارێنی دووەم بە چه هەستێکەوە یعنی هەستی تۆ لەو کاتا کە لایک یا هەر یەکیشتردا دڵیا چی بۆ کەسێکە نێری هوشیاری و هەستت چۆنە لەما ئەگەر هوشیاریی باشت نەبێ یا هەستت ڕاستگۆیانە نەبێ ڕەنگە ئیمۆجیەکان بە شێوەیەکی ڕاست و دروست نەڕوە و بەرامبەرەکەشت بە شێوەیەکی ڕاستوەری نەگرێ ئەمەی تو ئاماژت بۆ کرد وتت تراجیدیا هەواڵی ناخۆش
یا دوور بێ پرسا بۆ ئەو کەسە ناخۆشە کە خۆی پۆستی کردووە ڕەنگە پەیوەندی بەڵێ. فعلان پەیوەندی لە ئەساسا پەیوەندی ڕاستەقینە ڕەنگە کێشەی تیا بێ زویربوون هەبێ ئیمۆجیەکان پەیوەندیەکان ڕەنگە خراپتر بکەن و بە پێچوانەوە ئیمۆجی ڕەنگە ئەو زویربوون و پەیوەندی خراپەی لە بینی دوو کەسایە بەڵێ. ئیمۆجی نزیشیان نەخاتەوە بەڵێ. ئەها چۆنە گۆڕێیان وەکوتم لە پرسا ئێستا پرسا کەسێک دوور بە ئازیزێکی کۆچی دوایی یەکات فەیسبوک و ئیمۆجی وای کردووە کە تۆ پێویست نەکات ینی مەرج نییە لە ساسە هەر ئەبێ بچی بۆ ماڵیان هەر بێ بچی ڕەنگە لە شارێکی تر بێ بچی بۆ شارێکی تر بۆ پرسەیەک نە ینی فەیسبوک و ئیمۆجی ڕێگاکەی کورت و ئاسان کردوێتەوە کە تۆ بەڵایکێکی خەمبار ئیمۆجی وا زۆرە خەمباری و گریان و تۆ ئەمە ئەنێرییا ڕستەیەگە نێریە لەگەڵ ئەوەیە ڕستەیەکی ژەنێری ئەمە ڕەنگە بەس بێ بۆ ئەوەی کە جێگەی ئەوە بگرێتەوە تۆ ڕێگایکی دوور و درێژ ببڕی هەر بۆی ئامادەبی لە ینی حاڵەتی دەرونی ئەمەش فەرقەکە یعنی بەو پێی کە ئیمۆجی بریتێ لە دەربڕینی هەستی ئەو کەسە دەربڕینیشی نازارەشی تۆ چی بۆ لای کەسێک خۆتان خۆش بن خواپیکە بەڵام ئیمۆجیەکە یا هەتا لە فەیسبووکە ڕستەیەک ڕەنگە جێ ئەوە بگرێتەوە ئێستا جاران قوبوڵ نەبوو هەبوو پێی ناخۆش بووە مەچێ لە فەیسبووکە بەڵام ئێستا قوبوڵ کراوە من تێبینی ئەوانم کردووە ینی لە لای کەسەکان تاوا هەیە هێشتا قوبوڵی نییە ئەبێ خۆبچی بەڵام ئیمۆجی و فەیسبوک تا ئەندازەیەک ڕۆلی باش یا ئیجابی یا ئاسانکاریان هەبووە لە بڵین دروستکردنی ئەو جۆرە پەیوەندیانە کە هیچیشیان بۆ منەوەی کە من ئاماژەم پێکرد بێگومان ئەمە ئیمۆجی پەیوەندی بە چەشنی عێلاقەکانی شەوایە یعنی جۆری پەیوەندی تا چەند پەیوەندی من و ئەو کەسەی کە لە ڕێی فەیسبوکەوە ئیمۆجیە گۆڕینەوە تا چەند پەیوەندیەکەمان ڕازگۆیانەیە یان ڕووکەشانەیە یا پەیوەندیشی ئاساییە یعنی لەو کاتانە لەو کاتێک کە من لەسەر فەیسبوکم لەگەڵ کەسێکە لە پەیوەندیام نامە چاتەکەین چاتەکان هەنێجار وشە کورت دەکاتەوە تەوان نەک هەر ئیمۆجی بڵین بۆ منە وشەیەک ڕستەیەشی درو درێژ تۆ بە دوو وشە ئەینووسی لۆڵ LOL کە زۆر باوە تۆ نووسی لۆڵ LOL یعنی چی لە فەیسبووکە زۆر زار شتێکە نووسی LOL لۆل یعنی پێکەنین بە دەنگی بەرز بەڵام بە مانای گاڵتە جاری نایە بە مانای شتێک منۆ تۆ پێکرد یا تۆ شتێکم بۆ نووسی منە نووسم لۆل معناوە نییە گاڵتە پێکەم ینی قسەکەت پێکەنی نایە بەهەر حاڵ هەنێ جار ئەمە پەیوەندی ڕاستگۆیی پەیوەندیی ڕاستگۆیانە یا پەیوەندی ڕووکەشانە دەرەخات ئەمە لە ژیانی ڕۆژانەی زۆربەمانە لە کاتی بەکارهێنانی فەیسبوک و ئیمۆجیە دەرەکەوێت یعنی منۆ تۆ بە شەو پەیوەندیەکەمان ڕاستگۆیانە بەڵام لە ڕۆژە کەس ڕۆژە بێتەوە لە دەرەوە لە کە یەکترە بینین وەک بڵێ هیچ ڕووی نەداوە ڕەنگە سڵاویشت لێنەکە شەو بە و گەرم و گوڕیەوە ئەو هەموو دڵە سوور و گوڵ و شتەی بۆ ناوی بەڵام لە ڕۆژە زۆر جار ئەوە نییە نامێنێت یعنی ڕەنگە ئەمە لە کۆمەلگاکانی ئێمە یا زیاتر ئەوە هەبێ حەزێک کە لە ئاگایی تۆیە لە سایکۆلۆژیای تۆیە لەو کاتە ئەو حەز و سایکۆلۆجیا و ئەمانە لە نائگایی تۆیە ئینووسی بەڵام کە دێتە ناو ژیانی واقعی سێرەکەی ئەوە نییە کە لە فەیسبوک بۆچی لەبەروەی لە کۆمەلگای تۆیە کۆمەڵێک پێوەەر هەیە پەیوەندیەکان دیاریەکان نەکرد پێوەەر بگرە کۆمەڵێک کۆت هەیە کۆمەڵێک کۆت و بند هەیە جۆری پەیوەندیەکان دیاریەکات ئەبینی لە فەیسبوکە کە ئیفتیراضیە یعنی گریمانەییە پەیوەندیەکە گریمانەییە لە فەیسبوکە لەوێ تۆ تا ڕادێک ئازادی فەیسبوک ئیمۆجی ئەنێری چیتر بەڵام کە دێتە ناو ژیانی واقعیەوە پەیوەندیە گریمانەیەکە خەیاڵیەکە ئەندێشەیەکە نامێنێت پەیوەندی واقعەکەیە من و تۆ بەرامبەریەک بەتایبەتی ئەمە لە دوو ڕەگەزەکەیە بەرامبەریەک ئەوەستن ئەمانە پێوەەر و کۆت هەیە هینەکەی بیرەچێ ئیمۆجیەکان ئەمانە بڵین جۆری پەیوەندیەکان دیارەکات کە لە ڕاستیە خۆی ئینتەرنێت یا فەیسبوک کە بەکارێنانە هەرە سەرچەکە ئیمۆجیە بریتێ لە پەیوەندی گریمانەیی یعنی پەیوەندیە گریمانیەکە لە فەیسبوک دروستە بێتتر لە واقع هەنێ جارە بێ بە پەیوەندی ڕاستەقینە هەنێ جار نابێت بەو شێوەیە سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن مامۆستا
زۆر خۆشحاڵ بووین